عایشەی خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم عایشەی صدیقە عایشەی ڕاستگۆ ئەفەرمێ فاتیمەی کچی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتی ڕێی بکردایە ئەدوت پێغەمبەرە ڕێەکە شکلی ڕێکردنەکەی وەکو ڕێکردنی پێغەمبەری خوا بوو. ڕۆژێکیان لە ئاخری ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هات سەردانی کردین هات بۆ ماڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەڵێ پێغەمبەری خوا هەڵساو ناوچاوانی ماچ کرد و لە شوێنەکەی خۆی داینا. دەرس وەرگرن برا بە ڕێزەکان، ئاوا ڕێز لە کچەکانتان بگرن. کچەکانتان هەمێ پیاو هەیە گوێم لێ بووە بیستومە بە کچەکەی وتوتی هەتا مانای تۆ ماڵەکەی من، بەڵام سەیری پێغەمبەرکەن صلی الله عليه وسلم هەڵەسێ لە بەرپای و لە شوێنەکەی خۆی دائێنە، ناوچاوانی ماچەکە و لە شوێنەکەی خۆی دائێنە. ئەڵێ دەمە تەقیەکیان بوو لە ژوورەکەی عایشەیە بوو، ئەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم چپانێک گوێچکیە باسێکی بۆ کرد، ئەڵێ دەستی کرد بە گریان فاتیمە. ئەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم بینی زۆر بێتاقەت بوو، دوای ئەوە جارێکی تر چپانێک گوێچکیە ئەڵێ دەستی کردە پێکەنین. ئەڵێ دڵ خۆمە ئەمت تۆ بڵێ ئەمە مۆزوعەکە چی بێ؟ گریان و پاشان پێکەنین. ئەڵێ کە پێغەمبەری خوا هەڵسا ڕجام کردم فاتیمە، پێغەمبەر صلی الله عليه وسلم چی بۆ باس کردی؟ پێشا گریای تو دوای ئەوە قسەیەکی تری بۆ کردی ئەمجا دەست کرد بە پێکەنین. فەرمووی ئەمە سڕی پێغەمبەرە صلی الله عليه وسلم نابێ باسی کەم. نهێنی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، منش نهێنی پێغەمبەری خوا باس ناکەم. ئەڵێ پاش ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ماوەیەکی کەم وەفاتی کرد، پاش وەفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم جارێکی تر هەلە دڵما مابوو ڕجام کردم عائیشە فاتیمە لەبەر خاتری ئەو شوێنەی کە من هەمە لەلایەن پێغەمبەر صلی الله عليه وسلم کە من خێزان حەساوکە لە جێی دایکی تۆم، توخوا ئەگەر ئەوەم پێ نەڵێی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم قسەیەکی بۆ کردی دەستت کرد بە گریان پاشان چپان دێگوێچکتا دەستت کرد بە پێکەنین، چی بوو؟ ئەڵێ یەکەم جار پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی وتم فاتیمە هەموو ساڵێ یەک جار جبریل ئەهات قورئانی لەگەڵ ما دووبارە ئەکردەوە، بەس ئەم ساڵ دوو جار هاتووە، وا هەستەکەم ئەجەلم نزیک بۆتەوە. واستەکەم ئەجەلم نزیک بۆتەوە. جاست لەخوا بترسە و سەبر بگرە، ئەگەر مردنی منهات لەخوا بترسە و سەبر بگرە، تۆ یەکەم کەس ئەبی کە ئەگەی بە من. ئەڵێ دەستم کرد بە گریان، زانی زۆر بێتاقەت بوو. ئەمجا چپان دێگوێچکمە پێی وتم ئایا ڕازی نابی ببی بە گەورەی نیسائی عالەمی، ببی بە گەورەی ژنانی هەموو جیهان، یان گەورەی ئافرەتانی مسلمان؟ ئەڵێ ئەمجا لە خۆشیە دەستم کرد بە پێکەنین. ئەوە نهێنیەکەی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم، باسیشم نەئەکرد ئیلا لە دوای خۆی نەبێ. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء